سەردانە چاوەڕوانکراوەکەی پارتی دیموکرات بۆ لای گۆڕان و یەکێتی سستی تێکەوتووە بەڕای چاودێرانی سیاسیش. هەنگاوەکانی پارتی بۆ گفتوگۆکردن لەگەڵ ئەو دوولایانە هێواش بۆتەوە. وتەبێژی ئەنجومەنی ناوەندی یەکێتیش ڕای دەگەێنێت با تەنها لەگەڵ پارتی کۆ دەبنەوە و هێشتا کاتی کۆبوونەوەکەش دیاری نەکراوە، چونکە کۆسرەت ڕەسوڵ جێگری یەکەمی سکرتێری گشتی یەکێتی بە سەفەرێک لە دەرەوەی وڵاتە. یەکێتی پێشتر بڕیاری خۆی داوەکە بە یەک تیم و بە یەک بەرنامە پێشوازی لە شانی پارتی دیموکراتی کوردستان بکە. ئەو جۆلە دیبلۆماسیەی کە لە هەرێمی کوردستان ماوەیەکە بەخۆیەوە بینیوە وەک دەوترێ خاویەک، ئێستا خاویەک پێوە دیارە. هۆکارەکان زیاتر هۆکاری تەکنیکین نەک سیاسی یان لە ئەنجامی ناکۆکیەکان. لە سەرکرداتی هاوبەش گەیشتونەتە بۆ چوونی هاوبەش کەوابێ یعنی هەمان یەک ئامانج هەیە بەجیابێ یان پێکەوا بن، چونکە پەیامەکەیان یەک پەیامە. ئەگەرچی پارتی لەگەڵ حیزبە بچووکەکان و کەمانەتەوەیەکان لا کۆبوونەوەکانی بەردەوامە، بەڵام خاڵی گرنگی و توێژەکان لە نێوان چوار لایەنە سیاسەکەی تری بەشدار لە حکوومەتدا یەکلایی دەکرێتەوە. لەو چوارچێوەیەشدا پارتی تەنها سەردانی کۆمەڵ و یەکگرتووی ئیسلامی کردووە. پارتیش ڕای دەگەێنێت چاوەڕێی وەڵامی گۆڕانن تا سەردانیان بکەن و وتیشی بەجیا لەگەڵ گۆڕان و یەکێتی کۆ دەبنەوە. ئێمە ئینتیزاری وەڵامی برادرانی یەکێتی و گۆڕانین، سەردانیان دەکەینەوە. نەخێ هەرێکی بە تەنیا لەگەڵ مؤتەمەری سۆشیال دیموکراتەکان بوون. ئێمە ئینتیزاری وەڵامیان دەکەین، ئێمە حازرین، هەر ئەوانە وەڵامام نەڕووینەوە، هێشتانە ئینتیزاریان دەکەین. بۆ وەڵامدانەوەی وەفدەکەی پارتی لە ماوەی ڕابردوودا سەرکردایەتی هاوبەشی گۆڕان و یەکێتی کۆبوونەوەیان ئەنجام داوە. هەردوو لاژ وەڵامێکی هاوبەشیان بۆ پارتی ئامادە کردووە. بە پێی زانیاریەکانی پەیام گۆڕان بڕیاری داوە ڕۆژی سێشەممەی 11 ئەم مانگە جڤاتی نیشتیمانیەکەی کۆبێتەوە بۆ چارەسەرکردنی کێشەکانی هەرێم. مانگی ڕابردوو بارزانی داوای گۆڕانکاری لە سەرۆکایەتیەکانی هەرێم و حکوومەت و پەرلەماندا کرد. با بڕوای چاودێرانی سیاسیش گۆڕانکاری لەو پۆستانەدا پێویستی بە کاتی زۆر هەیە. هەردووە کەوتنێکیش لە چارەسەرکردنی دۆخی ئێستای هەرێم تەنها لە بەرژەوەندی هەمان ئەو لایەنەدایە کە پەرلەمانی پەک خست و هەرێمی بەم دۆخە گەیاندووە. ئیحسان سابر، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.